هەرێمی کوردستان لە لێواری گڕکانێکی سیاسیدا وەستاوە. دەنگۆکانی ناردنی هێزی زەمینی بۆ ناو ئێران هەرێمی کوردستانی خستۆتە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژووی پڕمەترسی. لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەڵێنی نوێ دەخاتە سەر مێزی لایەنە کوردیەکان، بەڵام مێژوو پێمان دەڵێت هاوپەیمانیە کاتیەکانی واشنگتۆن زۆرجار بەجێهێشتنی کورد لە نیوەی ڕێگا کۆتایی هاتووە. هەر جۆرە بەشداریکردنێک لەم جەنگە لە دژی ئێرانیەکان بە نسبەت کوردەوە مەترسیدارە، چونکە ممکنە لە خلالی جەنگەکەی ئێمە وەک چۆن ئێستا هەولێر و چەند ناوچەیەکی تر لەژێر ڕەحمەتی بابرین ڕۆکێت و مۆشیشی ئێرانیە ئەگەر لەم خۆناغەیە بۆ بە ئامانجگرتنی بنکە سەربازەکانی ئەمریکا بێ یان خانەی تەجەسوسی ئیسرائیل بێ لە هەرێمی کوردستانە، ئەوە لە خۆناغی داهاتوو ئەگەر ئێمە ببین بە بکەرێکی ڕاستەوە خۆ لە پەنای لە بەشێک بین لە جێبەجێکردنی ئەجندای ئەمریکیەکان و ئیسرائیلەکان بە دڵنیایی ئەو کاتە هەموو بنگە و بارەکە و مؤسسەیەکی هەرێمی کوردستان و بگرە خەڵکی کوردستانیش ئەکاتە ئامانج. ئێمە بۆ ئەمە یعنی بۆ خۆمان تووشی ئەم مجازفە گەورەیە بکەن، بۆیە کەناڵی دیبلۆماسی لەم قۆناغەیە زۆر گرنگە. خیتابی بانگاواز یان بانگاواز بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە کارێکی باشە و لە هەمان کاتیشە ئەبێت لەو شتێ بگەین کە ئامانجی جەنگەکە چۆن حەسمەکرێ. پارتی وێشێتی لە بری داڕشتنی استراتیژێکی نیشتیمانی بێلایەن وەک هەمیشە سەرقاڵی ململانەی نێوخۆیی و ڕاکێشانی سۆزی دەرەچین. چاودێران هۆشداری دەدەن کە ئەم هەنگاوە خواردنەوەی جابەجاهرەکەیە، چونکە ڕاکێشانی شەڕ بۆ ناوماڵی کورد باجی قورسی بەودادا دێت. بۆ ئەوی نەهاڕین لە نێوان ئەو دوولایەنە کە شەڕەکە لەگەڵێکتر پێویستە کە هێمنانە لە ژوورێکە هەموو دیراسەیەکی قوڵ بکرێ، بتوانین ئێمە بزانین ڕۆڵمان چییە. ئێمە جارێکی کە نەهاڕین لە نێوان دوو زلهێز کە ئێمە بەڕاستی هێزێکی گەورەمان هەیە، نەدەسەڵاتێکی گەورەمان هەیە، نەتکانێکی گەورەمان هەیە، لە بەرۆ هەموو جارێک ئێمە بەکاربێنن ئەمە مەترسیە و وانەش وەرگرین لە ڕووداوەکانی پێشوو. لە ئێستادا دەوترێت پێویستە دیپلۆماسیەکی ژیرانە جێگەی ملکەچی سەربازی بگرێتەوە. ئەگەر دەسەڵاتی کوردی نەتوانن لەم یاریە ترسناکەدا هاوسەنگی بپارێزێت، باجی قورسی ئەم سەرکێشیە وەک ڕابردوو تەنیا گەلی کورد دەیدات.